سڵاوتان لێبێ لە دەستپێکی گەشتەکەماندا ڕاستەوخۆ دەچینە لای میوانەکەمان کە باس لە ئەم چەند ڕۆژەی جەژنەکەین لەبەروی ئەوان بە بەردەوامی لە ڕێگی لیژنەکانیان و سەردانی ناوچە جیاوازەکان و کوشتارگەکان و هەموو ئەو شوێنانی کە پێویست دەکات کردویانە بۆی کە بزانین چۆن تێپەڕیوە. گۆران قادر سەرۆکی لیژنا و بەشەکانی قایمقامەتی سلێمانی جەنابێ ڕاستەوخۆ میوانێم کاتژمێر هێواڵنکە. گۆران سڵاو لێبێ، نیوەڕۆ باش، جەژنە پیرۆز بێ. بە هەمیشەیی لە بۆنەکاندا ئێوە لە هەمووان هیلاکترن لەبەرەوەی کە سەرقاڵی کۆمەڵێک بابەتی گرنگن ماندوو نەبن. دەمێ بزانم ماوەی ئەم سێ ڕۆژە چۆن کارەکان بەڕێواچێ و سەردانیکردن و کارەکانی ئێوە چۆنە؟ سواز بۆم دەرفەتە نیوەڕۆی خۆتان باش و جەژن لە هەموو لایەکتان پیرۆز بێ ئینشاڵڵا جەژنێکی پڕ ئارامی خۆشی بێ بۆ هەموو لایەک. سواز بۆ گرنگیدانتان بەکار و چالاکی لیژنا وشکانی قایمقامەتی سلێمانی. لای هەمووان ڕوون و ئاشکرایە کە ڕۆژانی پشووە ڕۆژانی بۆنە ڕسمیەکان بۆنەکان چ نیشتیمانی چ نەتەوەیی و چ ئاینی بن لیژناوەشکانی قایمقامەتی قەزای مەڵبەندی سلێمانی بەپێی پلان و بەپێی بەرنامەی داڕێژراوی پەسەندکراو لەلایەن جەنابی کاگاوات قایمخانی سلێمانیەوە کارەکانی خۆمان ئەنجام ئەدەین. بۆ ڕۆژانی جەژنیش ئێمە پێشتر پلانمان دانابوو و بە ژمارەیەک لە لیژنەکانمان ڕۆژانی جەژن داوامی ئاسایی و داوامی ڕسمی خۆمان ئەەکەین هەرچەندەکە پشووە، بەڵام بۆ ئێمە ڕۆژەکانی داوامکردن وەکو ڕۆژە ئاساییەکان وایە. کاری ئێمە چاودێریکردنی بەژەوەندی گشتی و سەروەربوونی یاسا و هەروەها پاراستنی هاوڵاتیانە لە هەموو ڕوویەکەوە بە تایبەتی لە ڕووی تەندروستی و لە ڕووی سەقامگیری بازار و نرخەکان و هەموو ئارامی ئەو جێگایانەوە کە هاوڵاتیانی شاری سلێمانی لە پشوەکاندا سەردانیانەکەن لەگەڵ ئەوانیشدا میوانان و سەردانیکەران و گەشتیارانێکی زۆر هاتوونەتە پارێزگای سلێمانی کە پێویستە چاودێریەکانی ئێمە بۆ بەژەوەندی و بۆ پاراستنی ئەوانیش بێ. لەم هەڵمەتانەی ئێمەدا لە ڕۆژانی جەژندا هەڵمەتەکانمان بەردەوامە، هەڵمەتی فراوانمان هەیە بە پشتیوانی زۆر بەسپاسەوە بە پشتیوانی هێزەکانی ئاسایش، هێزەکانی چالاکیە مەدەنیەکان، هێزەکانی لیوای پاراستنی سلێمانی و هەروە پۆلیسی سلێمانی بە هاوبەشی لەگەڵ سەرۆکاتی شارانی سلێمانی بە هەردوو بەشی زیادەڕەوی و خزمەتگوزاری لەگەڵ لیژنە تایبەتەکانی بەڕێوەبەتی گشتی گەشت و گوزاری سلێمانی و تەواوی ئەو لیژنانەی کە بەپێی بەرنامەی کارکردنی ڕۆژانی جەژن دەوامیان بۆ دانراو لە خشتەی دەوامکردنە ناوەکانیان هاتووە. ئەو هەڵمەتانەمان ئێمە ئەو شوێنانە ئەگرێتەوە کە ساڵانی پێشووتر ڕێگە پێدراو بوو تایدا مامەڵەی کڕین و فرۆشتنی ئاژەڵان ئەنجام بدرێ، بەڵام ئەمساڵ بەهۆی خۆپارێزی لە نەخۆشی پەتای خوێنبەربوون کە نەخۆشیێکی مرۆژەڵیە واتە نەخۆشیێکی هاوبەشە لە نێوان مرۆڤ و ئاژەڵدا، بۆیە بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیە پەتایە کە تا ئێستا خۆشبەختانە لە شاری سلێمانی هیچ حاڵەتێکی تۆمارکراوی ڕسمیمان نییە و تا ئێستا توانراوە ڕەوشەکە کۆنتترۆل بکرێ، بۆیە هەڵمەتەکەی ئێمە ئەو جێگایانەی گرتوتەوە و تایدا ئیجرراعاتی یاسایی و قانونی لەگەڵ ئەو کەسانە کراوە کە پابند نەبوون بە مەرج و ڕێنمایەکانی تەندروستی و ڤێتەنەری و بەکارەکانیان بوونەتە ئەوەی کە جۆرێک لە مەترسی بۆ سەر تەندروستی هاوڵاتیانی ناوشاری سلێمانی دروست بکەن. ئەویش کارەکانی ئێمە بریتی بۆ لە ڕێگریکردن لە مامەڵەکردن ئاژەڵەکانەوە جێگای باڵێ جێگای تایبەتیان بۆ دیاری کراوە کە بریتە لە مەیدانی نوێی ئاژەڵانی سلێمانی کە لەوێدا هەموو شتێک کۆنتترۆل کراوە و ئەتوان ئاژەڵەکانیان لەوێدا دابنێن و هاوڵاتیانی سەردانی ئەو شوێنە بکەن بۆی ئاژەڵیان لێ بکڕن. بەڵام لە جێگاکانی تر کە چەند خاڵێک بوون ساڵانی پێشوو ئەم نەخۆشیە لە ناودا نەبوو، ڕێگایان پێ ئەدراکە لە ناوشاری سلێمانی سنووری قایمقامەتی قەزای مەڵبەند لە 4-5 خاڵی سەرەکیە ئاژەڵەکانیان دائەناوەکو مەیدانی کۆنی ئاژەڵان وەکو ناوچەیەک لە نزیک گەڕێکی کاتزیوە وەکو هەواری شار وەکو بەکرەجۆ ئەمانە ڕێگە پێدراو بوون کە ئاژەڵی تێدا دابنێن و کڕین و فرۆشتن ئەنجام بدەن. لە ئەمساڵدا هیچ شوێنێک ڕێگە پێدراو نییە، بۆیە کار و چالاکیەکانی ئێمە و هەڵمەتە فراوانەکانی ئێمە بە پشتیوانی هێزە ئەمنیەکان بە سپاسەوە کە پشتیوانێکی زۆر باشی
لیژنە هاوبەشەکانی قایم خامیەتن ئەو هەڵمەتانە ئەنجام درراوە لە یەکەم ڕۆژەوە بەردەوام کا گۆران کەواتە ئێوە لە ماوەی ئەم سێ ڕۆژەدا کە بە بەردەوامی دەرچوونتان هەیە و لە ڕێگەی لیژنەکان و سەردانی ناوچە جیاوازەکان دەکەن ئەو شوێنانی حتمما دەبێت لە ژێر سەرپەرشتی ئەوەدا بن بەگشتی رازین لەوەی کە هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکانن یاخودنا بێگومان ئەو جێگایانەی تر وەکو شوێنە گشتیەکان بە شوێنە ملی و گەشت و گوزاریەکانەوە ئەو جێگایانەی کە خزمەت گوزاریەکانیان لە ڕۆژانی پشووی جەژنی قوربانی پیرۆزدا بەڕووی هاوڵاتیاندا کراوەیە و بەردەوامە و بەشێک لەو شوێنانەش میلین بەشەکەی تریان گەشت و گوزارین بەشە ئەو بەشانەی تر لە جێگاکانی مانەوە کە بنکە گەشتیارەکانیان پێوترێت لە هۆتێل لە مۆتێل لە کابینات لە سەیرانگاکان لە گوندە گەشتیارەکان ئەمانە سەردانیکەران و میوانان و گەشتیاران سەردانیان کردوون و بەشێک لەو شوێنانە بە تەواوی توانای خۆیانەوە لە کاردان و لە خزمەتی ئەو گەشتیارە بەڕێز و ئازیزانیان کە سلێمانیان هەڵبژاردووە بۆ بەسەربردنی پشوەکانی جەژن و بۆ بەسەربردنی کاتە خۆشەکانیان لەو پشوانەدا بێگومان چاودێری ئەم شوێنانە ئەکرێت چاودێری چێشتخانە و گازینەکانەکرێت لەگەڵیا چاودێری ناوچە گەشتیارەکانەکرێ وەکو ڕێستورانتەکان و وەکو کافتریاکان و وەکو خواردەمەنی خێراکان و هەر جێگایکی تریش بێ بەشێکیش لە لیژنەکانی ترمان بەردەوامن لەسەر ئەو هەڵمەتە فراوانەی کە ڕێگری بکەن لە مامەڵەکردن بەکردن و فرۆشتنی ئاژەڵ و دانانی ئاژەڵ لە ناوچەکانی ناوشاری سلێمانی. کا گۆران کێنەوە کەسانی کە بۆ نمونە سەرپێچیەکەن باسیەوەت کردوتت ئەگەر حاڵەتێکە و بێ ئمە ڕێگریمان لێ کردو بەڵام کێنەوە کەسانە و کەسانی کە مامەڵ لەگەڵ ئاژەڵدا دەکەن لە شوێنە گشتیەکانە لە هۆتێل و مۆتێلەکانە لە مارکێتەکانە لە کوێن ئەم سەرپێچە با بڵێن شێواز و سروشتی کارکردنەکە دوو جۆرە بۆی ئێمە دابەشمان کردووە جیاکاریمان بۆ کرد بەشێک لە لیژنەکانمان کار و چالاکیەکانی خۆیان ڕۆژانە ئەنجام بدەن بە سەردانیکردنی شوێنە گشتیەکان وەک ئەو شوێنانەی کە ناومان هێنان بە شوێنە گەشتیارەکان و بە میلیەکانیشەوە ئەمانە لە حاڵەتی هەبوونی هەر سەرپێچیەکدا پسوڵی سەرپێچی بۆ خاوەنی شوێنەکە ئەکەن و دوای جەژنیش لە لیژنەی باڵای قایم قامیات ئیجراعاتی پێویستیان لەگەڵ ئەکرێ بەشەکەی تریشی ئەو هەڵمەتە فراوانەیە کە ڕێگریەکرێت لەو بەڕێزانەی مامەڵە لەگەڵ کردن و فرۆشتنی ئاژەڵە ئەکەن و ئاژەڵەکانە هێنە ناوشاری سلێمانی و بە مەبەستی فرۆشتنیان بە هاوڵاتیان کە ئەمە لە ئێستادا بە پێی ڕێنمایەکان و بە پێی سکاڵای هاوڵاتیان لەم ناوچانەداکە و ئاژەڵانی تێدا ڕائەگیرێت کە ترسیان هەیە لە سەلامەتی خۆیان و لە تەندروستی خۆیان بۆیە ئەو کارە بە ڕێگە پێنەدرا و بەکارێکی ناسایی هەژمارەکرێت لە لای ئێمەوە تۆمارەکرێ بەوەی کە ئەمانە پابەت نابن بە ڕێنمایەکانەوە تەواوی ئیجراعاتیشیان لەگەڵ ئەکرێ ئاژەڵەکانیان لەو ناوچانە دوور ئەخرێنەوە و ئەو بابەتانەشی بۆ نمونە سەربڕینی ئاژەڵ لە دەروی کوشتارگەی نوێی سلێمانی ئەوەش قەدەغێ بە هەموو شێوەیەک ڕێگری لێکراوە ئەو بە ڕێزانەشی کە ئەیانوێ قوربانی بکەن ئەتوان ماڵەکانی خۆیان بەکاربێنن و لە ماڵەکانی خۆیانە قوربانی خۆیان بکەن بەمەرجێک تەواوی ڕێنمایە تەندروستی و ڤێتەرنەرەکان جێبەجێ بکەن و کاتێککە مامەڵە لەگەڵ ئاژەڵەکان پێویستە کا گۆران ئەو ڕێنمایانە چیە گەر کەسێک بیەوێت لە ماڵەکەی خۆیدا قوربانی بکات دەبێت چی بکات بۆی کە دڵنیابێت لەوەی کە هەم پابەندی ڕێنمایەکانی ئەو بۆ هەم گۆشتێکی سەلامەتیش بەخشێتەوە بەسەر هاوڵاتیانە بەڵێ دەمانویستەوە ڕوون بکەینەوە ئەو ڕێنمایانە بریتین لەوەی خۆمانەزانین قوربانی سروتێکی دینیە و ئیجراعات و توقوسێکی ئاینی ئیسلامە کە ئێمە زۆری نەمان هەڵگری ئەو ئاینین و لە پەیڕەوکارانی ئاینی ئیسلامین بۆیە ئەو کەسانی کە قوربانی ئەەکەن قوربانیکردن بە مەبەستی ئەنجامدانی خێرێکە بە مەبەستی نزیک بوونەوەی لە پەروەردگار و لە خوای گەورە بۆیە کۆمەڵێک مەرجی شەرعی دانراوە بۆ ئەوەی کە ئەو ئاژەڵەی بۆ قوربانی هەڵ ئەبژێرێت پێویستە ئاژەڵێکی ساغ و سەلامت بێت لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی جەستەیی و لە ڕووی نەخۆشیشەوە بۆیە ئەگەر ئەو ئاژەڵانە هەر بە پێی مەرجە شەرعیەکان پێویستە نەخۆش نەبن تا نەبێ ینی کۆمەڵێک نوقسانی و بابەت هەیە کە بە شەرع دیاری کراوە بەڵام لەگەڵیشیدا کۆمەڵێک مەرجی یاسایی با بڵێن کۆمەڵێک مەرجی تەندروستی هەیە کە پێویستە ڕەچاوی ئەوانش بکرێت کە ئێمە پێش هاتنی ڕۆژانی جەژنی قوربان پانێڵێکی لە مستەوایەکی بەرزدا لەگەڵ دوو مامۆستای بەڕێزی کۆلیژی پزیشکی زانکۆی سلێمانی و هەروەها لەگەڵ مامۆستایەکی بەڕێزی ئاینی کە دکتۆرای هەیە
و شارەزای زانستە ئیسلامیەکانە لەگەڵ ئێمە و سەرۆکی دیژناوە بەشەکان پانێڵێکمان ئەنجامدا لە هۆڵی کۆبنەوەکانی قامقامەتی سلێمانی مەبەست لە پانێڵەکەش بریتی بوو لە خستنە ڕووی مەرجە شەرعی و مەرجە تەندروستیەکان بۆ ئەوەی چۆن قوربانی بکرێت دیارە مەرجە شەرعیەکان خۆی دیاری کراوە مەرجە تەندروستیەکانیش بریتە لەوەی کە لە ئێستادا هەر کەسێک مامەڵە ئەکا وەکو ئاژەڵ ئەکڕێ بۆ قوربانیکردن لە ماڵەکەی خۆیدا پێویستە خۆپارێزی تەواو بکە بەوەی کە دەستکێش بەکاربێنێ دەمامک بەکاربێنێکە و ئەو شوێنەی قوربانەکەی تیا ئەکرێ ئەو کەرستانەی وەکو چەخۆ وەکو کۆتە وەکو شتێکی ترکە لە قوربانەکەدا بەکاردێ پێویستە دوای کۆتایی هاتنی پرۆسی سەربڕینەکە ئەوانە بە جوانی بشۆرێن و پاکش بکرێنەوە بە مادێکی پاکشکەرەوە و ئەو جێگایی کە قوربانەکەی لێکراوە نەهێڵڕێ خوێن و دەردراوش لە منەکانی ئاژەڵەکە بچێتە دەرەوە وە شەقام و کۆڵان و گشتەکانیان پێ پیس بکەین بەڵکو هەر لە ئاوەڕۆکەی ماڵەکەی خۆیانە ئەتوانن ئەوانە چارەسەر بکەن و دواتریش ئەو جێگایە پاک بکرێتەوە و پاکش بکرێتەوە بە یەکێک لە بابەتەکانی پاکشکەرەوە کە ئەمە ئەو مەرجانن کە پێویستە ڕەچاو بکرێن و بگیرێنە بەر بۆ مەبەستی سپاراستنی سەلامەتی هەر هاوڵاتیە کە ئەوێ ئەو پرۆسەیە ئەنجام بدە. کاگۆران زۆر سوپاس بۆ زانیارەکانە دووبارە ماندوو نەبن. زۆر سوپاس بۆ گۆران قادر سەرۆکی لێژناوە بەشەکانی قایمقامەتی سلێمانی کاجنامە ڕاستەوخۆ میوانێم کاتژمێری هەواڵ بوون.